گەشتیاری بیانین و لە کوردستان لەنگەریان گرتووە. پێشتر لە باکوور و ئێستاش لە باشووری کوردستانن. لە ڕەواندزن و لای مامزرار میوانن. لە نوێژێ داتمەوە لە مزگەفتێ هاتم لە ڕێ گەیمە ئەو برادرانە دیتم میوان بوون ئەمەش باسی چایان کرد ئەمەش گوتم فەرمونون ئەچین چایەکی خۆین لە ماڵی من دڵخۆشن و پێدەکەنن بێ ئەوەی هیچیان زمانی ئەویتر بزانێ وەک بڵێ وابەستەیەکی ڕۆحی لە نێوانیاندا هەیە وەلە ئەم زمانی وان نازانم ئەوان زمانی من نازانن هیچ تەرجمانەکیشیان لەگەر نەبوو بەس کە بەحسی چایان کرد تیان گەیشتم عەزیان لە چایە بەڕاستی کە هاتیشن دانیشتین ئەو تەیرە خۆشەویستم هەیە لە ماری بەڕاستی زۆر زۆر پێ معجیبی ئەو تەیرەی بوون و معجیبی میوانداری منیش بوو. میناکەی مامزراریش نمایش دەکات و سەرقاڵی کردوون بە خۆیەوە. نایشارنەوە کە سەرسامن بە کەلتوری کورد و میواندۆستیە. بەگشتی لێرە لە کوردستان وەک هەرگەشتیارێک خەڵک بانگەشتیان دەکردین بۆ ماڵی خۆیان. هەموو شەوێک و قورسیش بوو بۆ ئێمە شت بکڕین لە بازاڕەکان. چونکە کوردێک دەهات و پارەکەی دەدا. بەڕاستی شۆکهێنەرە. ئەو ڕێژە زۆرەی میوانداری و خۆشەویستی کە خەڵکی کورد هەیەتی و کەسانەیەکی کۆمیدی. سروشتی کوردستان زۆر سەرنجڕاکێشە بە شێوەیەک کە هەرگیز شتیوام لە ئەوروپا و دانیمارک نەبینیوە. پێمۆ وشەیەکە لە کولتوری دانیمارکی بەواتای هاوڕێتی و تێکەڵبوون دێت. زۆر خۆشحاڵم کە لێرە لە کوردستان وشەی پێمۆ ئێمەی کۆ کردوتەوە لەگەڵ خەڵکانێکی تر. ئەوانە و نمونەی هاوشێوەیان دەکرێت ببنەوە کارێک بۆ تێکەڵکردنی کەلتور و ناساندنی زیاتری نەتەوەی کورد بە ڕووی جیهاندا. لەو چەند وشە کوردیەی کە فێری بوون گۆرانیەکیان بۆ کوردستان داناوە. Kurdistan, insanlar, Kürdiler.